لیژنەی ئامادەکاری ڕێکەوتنی نێوان گۆڕان و یەکێتی کۆتایی بەکارەکانی هێناو ڕۆژی دووشەممە دوایین کۆبوونەوەی ئەنجامدا بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوودا سەرکردایەتیی هاوبەش پێک بهێنرێت بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوانیان. هەرچەندە تا ئێستا بە فەرمی ژماری ئەندامانی سەرکردایەتی هاوبەشەکە ڕانەگەێنراوە، بەڵام بەپێی زانیاریەکانی NRT لە 6 کەس پێک دێت کە 3 کەس لە یەکێتی و 3 کەسی تر لە گۆڕان دەبێت و ئەندامەکان لەسەر ئاستی باڵای هەردوولا دەبێت. بریتە لە کارکردن و سەرپەرشتیکردنی پرۆسەی جێبەجێکردنی ڕێککەوتنەکە. خۆیان بەرنمەیەک بە خۆیان دانێن ئەکرێ پەیڕەوێکی ناوخۆش بۆ ئەم لوزنەی باڵای پێک بهێنرێت بۆ ئەوی بزانین چۆن کۆ ئەبێتەوە، کۆبوونەوەکان چۆن بەڕێوەی ئەچێت، چێ بەڕێوەی ئەبات، بڕیار چۆن ئەدرێ، ئەرکەکانی بەوردی چییە. سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی دوو ئەرکی سەرەکیان دەبێت. یەکەمیان کارکردنە بۆ جێبەجێکردنی مادە و بڕگەکانی ڕێکەوتنەکەی نێوانیان کە هەفتەی ئەم مانگە ئیمزاکرا. ئەرکی دووەمیان سەردانی لایەنە سیاسیەکان دەبێت بۆ ڕوونکردنەوەی ناوەڕۆکی ڕێکەوتنامەکە و گفتوگۆکردن لەگەڵ ئەو لایەنانەی کە دەیانەوێت بچنە ناو ڕێکەوتنەکە. بەڵام بەپێی زانیاریەکان تا ئێستا هیچ ڕیزبەندیەک دیاری نەکراوە بۆ ئەوەی سەرەتا سەردانی چ لایەنێک بکرێت. میکانیزمی ئەوتۆ بدۆزنەوە بۆ ئەوی چۆن ئەم بڕگە و مادانەی کە لە ناو ڕێکەوتنامەکە هەیە جێبەجێ بکرێ، چۆن تەرجمە بکرێ بۆ کاری کردداری، هەروەها ئەولەویە دابنێن بۆ جێبەجێکردنی بڕگە و مادەکان، کامیان یەکەم جار بکرێ، کامیان دووەم جار بکرێ. بەلای ئێمە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان پێگە و جێگەی خۆیان هەیە لای ئێمە و لەو حیزب و لایەنانەوە دەست پێەکەین، یعنی بەپێی ئەوەی کە بۆ کاتی کامیان گونجاو بێ بۆیان ئێمە سەردانی هەموو لایەنەکانەکەین بەبێ جیاوازی. هەرێکە لە جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتی دیاریکردنی ئەندامەکانیان هەیە بۆ سەرکردایەتی هاوبەش کە بە وتەی بەرپرسانی هەردوولا سەرکردایەتیەکە دەسەڵاتی تەواوەتیان پێدەدرێت و توانای بڕیاردانیان دەبێت لەسەر بەشێک لە پرسە گرنگەکان. دروستکردنی سەرکردایەتێکی هاوبەش لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەبێتە یەکەمین هەنگاو بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوانیان. بەڵام وادە و چۆنێتی جێبەجێکردنی خاڵەکانی دیکەی ناو ڕێکەوتنەکە و سەردانکردنی لایەنەکان ئەرکی ئەم سەرکردایەتیە دەبێت. بژاردە بە NRT سلێمانی.